سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش لە نهێنی ئەم جارەدا باس لە تاوانی دزیکردن ئەکەین. کەیسی ئەم جارە یاخود چیرۆکی ئەم جارەی نهێنیەکان سێ کەسن کە چەندین تاوانیان بەیەکەوە ئەنجام داوە. دوایین تاوانیان دزینی ئۆتۆمبیلێکی تاکسی بووە کە هەم ئۆتۆمبیلەکەیان دزیوە هەم شۆفێری یاخود خاوەن تاکسیەکەیان ئەشکەنجە داوە و دەستەکانیان بەستۆتەوە. بەڵام ئەم تاوانەش هاوشێوەی زۆربەی تاوانەکانی تر لە کۆتاییدا ئاشکرا دەبێت. تاوانباران با سزای یاسایی خۆیان دەگەن و خاوەن ئۆتۆمبیلەکەش ئۆتۆمبیلەکەی خۆی دەسەکەوێتەوە. بۆی چیرۆکی ئەم نهێنی ئەم جارە بە تەواوی گوێبیز بن، هەروەها بینەری بن لە زاری یاخود لە دانپێدانانی تاوانبارەکە هەم لە سکاڵاکار واتە خاوەن ئۆتۆمبیلەکە قسەمان بۆکەن. پاشان بۆ ئەم بابەتانە هەمیشە پێویستمان بەشیکردنەوەی یاسایی هەیە، بزانین یاسا و دادگاکان چۆن مامەڵە لەگەڵ تاوانەکانی دزیکردن و تاوانبارانی دزیکردندا دەکەنەوە. بۆیە لە ستۆدیۆ میوانداری عوسمان شەخسدیق کە بەڕێزیان پارێزەری ڕاوێژکارە لەگەڵمانە بێت. پاشان گرنگە بزانین کە هێزە ئەمنیەکان چۆن ڕوبەڕووی تاوانباران دەبنەوە و ئامارێکمان هەبێت لە ئێستادا ڕووداوەکان یاخود تاوانەکانی دزیکردن لە چی ئاستێکدایە. بۆ ئەماش سەرکەوت ئەحمەد وتەبێژی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی وەڵامی ئەم پرسیارەمان ئەداتەوە. لەگەڵمان بن. ئوستا سڵاوت لێبێت، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئێمە کەیسی ئەم جارەمان دزیکردنە، بۆیە پێویستە بزانین لە یاسادا چۆن پێناسەی دزیکردن کراوە، کی کاتێک بردننی شتێک ئەبێت بە دزیکردن. بەڵێ دەستان خۆش بێ. بە دڵنیایەوە لە یاسای سزادانی عێراقی ژمارە 11 ساڵی 1969 بە ڕوونی باسی تاوانی دزیکردنی کردووە لە چوارچێوەی ئەو تاوانانەی کە دەچێتە جەرائیمی ئەموالی پێڵێ، واتە ئەو تاوانەی کە پەیوەندیان بە مڵک و ماڵەوە. زۆر بە مختصەری تاوانی دزیکردن وەک لە مادەی 439 یاسای سزاداندا هاتووە، ئەڵێ بە دەقەکەی خۆی لە اختلاس مال منقول مەملوک للغیر عەمدەن، واتە ئەگە هەر کەسێک بێ ماڵێکی گوازراوە ئی کەسێکی تر ماڵێکی گوازراوە ئی کەسێکی تر ببە جا بە بەرچاوە بیبا یاخود بە دزیەوە بیبا ماڵەکە و بە عەمدی نیەتی دزیکردن بێ، واتە نیەتی بوون بە خاوەنی ئەو ماڵە بێ و ماڵەکە ماڵی غەیری کەسێکی غێرە خۆی بێ، هی خۆی نەبێ. لەم کاتێ ئەم کردا ئەم تەسەڕوفە ئەم هەڵسو کەوتە بە تاوانی دزیکردن ئەژمارەکرێ، واتە تاوانی دزیکردن تایبەت مڵک و ماڵی عقارات ناگرێتەوە، خانوو ناگرێتەوە، چونکە ناکرێت بگوازێتەوە، واتە هەر ماڵێک شایانی گوازنەوە بێ لەلایەن کەسێکی ترەوە بە نهێنی کەەوە دوای قسەی لەسەرەکە نهێنیەکە ئەمە بەس ئەوەیە ئیلانە بێت دزیکردن لە بەرچاوی خەڵکانە بێ کەمە بەسی لەوە نییە نەخێر یاخود ڕەزامەندی خاوەنەکەی لەسەر نەبێ و بەنیەتی بوون بە خاوەنی ئەو ماڵە لەلایەن کەسێکەوە ببێ ئەوە بە تاوانی دزیکردن ئەژمار دەکرێت. زۆر باشە ئوستاز، اینجا ئەم پەیسەی ئێمە سێدانە کەسن کە پێکەوە تاوانەکەیان ئەنجام داوە. ئێمە دانپێدانانی دوان لەو تاوانبارانەمان لەلایە بۆی گوێبیستی بەشێک لە دانپێدانانی یەکێک لە تاوانبارەکان بین بزانین چۆن ئەم ڕووداوە ڕوویداوە. باسیم تاوانەمان بۆ بکە، چۆن بوو ئەم تاوانەتان ئەنجامدا، ئەم بیرۆکەیەتان چۆن چۆنی بۆ هات، تۆ ڕۆڵت چی بوو لەم تاوانەیە؟ شەی ڕووداوەکە بوو من و ئەحمەد و مەحەمەد بەڕێکەوتین بۆ سلێمانی، هاتین بەرەو سلێمانی بۆی کەسابەت تێ بکەین. ئیتر چوونە کافتریایەک دانیشتین، دەستمان کرد بە نێرگە لە کێشان و ئیتر بیرکردنەوە و ئەماوە چی بکەین و چینەکەی مناقەشەیەوەمان بوو. ئیتر ئەحمەد مەحەمەد موبایلەکەی دەرهێنا و تەلەفۆنی کرد بۆ کوڕشی برادەری وتی پێویستم بە دەمانچەیەکە. ئەوە بوو تقریبا نیم سەعاتی پێچ و دەمانچەیەشی بۆ هێنا. ئیتوتمان هەستا با بڕۆین. ئەم دەمانچێتان بۆ چی بوو؟ نازانم، نیژەکەم جار نەمزانی بۆ چێتی یان نا، بەس مەحەمەد تەلەفۆنی کرد وتی با دەمانچەیەکمان پێ بێ. ئیترەوە بوو لە دواییەکە لە کافتریاکە هەستین ڕۆشتین چون ویستمانە چین بۆ ناو بازار. لە ڕێگا پلانی ئەوماندانا کە سارێک بزین. چوینە ناو بازار لەوێ مەحەمەد وتی ئێوە بڕۆنە دەرەوەی شار چاوەڕێی من کردن لەسەر ڕێگای خۆتان. شوێنێکتان دیاری کردبوو کە ئێوە لەکوێ چاوەڕێ بکەن و لەکوێ؟ بەڵێ شوێنێکمان دیاری کرد. هەر لە ناو سیارەکەیە پلانی دزینی سیارەکەتان بۆ هات؟ لە ناو سارەکە پلانماندانە. کێ بوو یەکەم کە سووتی باوە؟ مەحەمەد. ئێوە ژەکسەر بە قسەتان کرد؟ بەڵێ بەڵێ.
ئیتر هاتین لە ڕێگا لەناو بازار محەممەد دابەزی وتی بڕۆن من تەکسیەک هێنمویم ئەوە بوو ئێمە بەڕێکەوتین بۆ دەرەوەی شار لە ڕێگا لەگەڵ ئەحمەدا بوو بە مشتومڕ ماوەتمان بۆ تەکسی بێنێ تەکسی باش نییە و ئەمانە تەلەفۆنمان بۆ محەممەد دەکرد زۆرمان تەلەفۆن بۆ کرد ئیتر نامی بۆ ناردەم وتی وا سارەکەم هێناوە ئیتر ئێمەش پێماوتما هەوڵ بە هەرچۆنە بێت تەکسی مێنە سارەیەکتر بێنوتی تازە هێناومە درێمە ڕۆشتینە دەرەوەی شار بۆچی ئەتانویست تەکسی نێنێ سیارێکی تر بێنێ لەبەرەوەی گوناحە تاکسی یان لەبەرەوەی پێتان باش نییە پێمان باش نەبوو ساریشتر بۆە بۆ فرۆشتنەوەی ئێمە باشتر بوو وەکو لە تەکسیەکە تەکسیەکە تۆزە فرۆشتنەوەی ناخۆشە بێ دوایی ئیترەوە بوو ئێمە ڕۆشتین بەرەو دەرەوەی شار لە ڕێگا ئەوانیشمان بینی ئێمە تۆزە خاوترە ڕۆشتین ئەوانیشمان بینی کە محەممەد تەکسیەکەی هێناوەی ترێمە خێرا تۆزە سارەکەمان سورعەت کرد و ڕۆشتینە دەرەوەی شار لە پێش محەممەدەوە مەسافەیەک ڕۆشتین کەوتنە چۆڵەوانیەکەوانێت سێچوا خانووی چۆڵی لێبوو سێچوا خانووی لێبوو چۆڵ نەبوو یعنی بەس چۆڵ بوو ئەو منتیقەیە سارەکەمان لە یار ڕاگرت و هاتینەوە سەر جادەکە ئیتر دیار بوو محەممەد سەمەترێت پێش ئێمەوانێ کابرای سایقی بە زۆر دابەزان ترێمەش خێرا ڕامان کرد بۆ لای و سایقەکەمان دابەزان وتمان ئێوە بڕۆ تۆ بڕۆ ئیتر لەو مناقەشە شتەیە بووین محەممەد و ئەحمەد وتیان بڕۆ تۆ بە سارەکە بڕۆرەوە بۆ ماڵەوانێ سارەکەی ئەحمەدی ڕەفیقم بوو ئیتر من ڕۆشمەوانێ ڕۆشمەوە بەرەو ماڵەوانێ دوای فترێک یان چەند سەعاتێک تقریبەن ئەوانیش هاتنەوانێ ئەوان هاتنەوانێ و قسەم لەگەڵا کردن ئەحمەد هاو سارەکە بەرێتەوانێ ئەحمەد سەر و چاوەشتی میشکا بوو وتمەوەچی وتی هیچی وانە کارەکەمان تەواو کردووە تەکسیەکەشیان پێ بوو باشە تۆ چۆن ئەمانتە ناسی چۆن وای سوتفە یەکتان کرد هەرسێکتان بەیەکەوە لە مناڵیەوە ڕەفیقین ئێمە هەرسێکمان دایمە بەیەکەوە بووین باشە ئیترەوە بوو دوای فترەیەک وڵا تقریبان ڕۆژە دوو ڕۆژی بەسەرا ڕۆی هەمووی محەممەد گیرە تۆ ئیتر هیچ ئاگاد لەو ساڵە نەما باشە بە تەلەفۆنیش لەگەڵیان نەبووی بە تەلەفۆنیش با ئەچوونە دەرەوە جاریوە بەس باسی ئەو شتانەمان نەکردوانێ باشە ڕێککەوت بوون کە ئەگەر بیفرۆشن پارەکە چۆن چۆنی داپەشەکان دابشمانەکە بەسە هەرسێکمانە وا ڕێکەوت بوو ئیترەوە بوو محەممەد گیرە نای ئەحمەد هێنا و دوایی نایم نیشی هێنابوو منیش گیرە باشە چەندێکە تۆ لە ژوورەوەی من تقریبن وا نزیکی ساڵێکە بێت و نابێت هەشت ساڵە حکومەکەتان تا حەوت ساڵتان ماوە باڵە باڵە پیشە چییە؟ من کارمەندم باشە پێشتر تاوانی تری دەنجام داوە؟ بەڵێ چەند جارێکتر چوومەتە بەندی خانەوە جارێک بەهۆی ماتۆر دزینەوە بوو تۆ دزی بووت؟ بەڵێ جارێکی تریان لەگەڵ ئەحمەد و ئامۆزایشی ئەحمەدا هەژدە سەر ئاژەڵمان دزی بوو گیراین سڵحمان کرد بۆەوە بەربووین ماتۆڕەکە شەر بە سڵح بەربووین جارێکی تریش هەر لەسەر شەڕ و شت گیرام یەک جاری تریش لەسەر ماتۆر هەژیرام و بەزەم جارە من نەمدزی بوو ماتۆڕەکەم کڕی و دزرایی بوو باشە کەواتە چەند جارێکی تر تۆ لەسەر هەمان تاوان دەستگیر کراوی نا هەمان تانی هەر دزین باشە دوو جار ماڵ و مناڵت هەیە؟ نەخێر باری داراییت خراپ بوو؟ ناوەڵە ئەی بۆچی واتە کرد؟ نازانم خۆشم نازانم یعنی چۆنەڵی وەک تەمە ئەم زیاتر بوو ئەژنە معاشم هەبوو سەڵتیشم ژن و ماڵ و مناڵم نی جگە لە دزی تاوانی دزیکردن چیتری هیچی ترتان کردووە پێشوەختە؟ بەیەکەوە مادەی هۆشبەریشمانە کێشە زۆر تقریبان 4-5 جار کێشامانە من جارێک چوومە ئێران لەوێ هێنام لەوێ کێشام و هێناشمەوانێ ئیتر چەند جارێک لەگەڵ ئەحمەدام کێشا یەکەم جار کامتان فێر کرد من هێنامەوانە لەوێەوە باشە هیچ کاتێک لەسەرمە دەستگیر نەکراوە ئاشکرانەبوون ئاشکرانە بووین بەس لە دواییایی تردانمان پیاناوە چەند جارێکیش دەچوینە شوقەکەی محەممەدەوانێ لەوێ هەرسێکمان دانیشی مادەی هۆشبەرمانە کێشە ئەحمەدەی هێنا باشە ئەو ڕۆژەی کە چوونە کافتریا و پلانی ئەم تاوانەتان دانا هیچ مادەی هۆشبەر و کوحول و شتانەتان بەکارهێنا بوو؟ هیچی مامەکار نێ نابوو ئێمە چووکمانزانی بۆ ئیشێکی ئاواچین هەچی ئیشێ ببیکەین ئەو شتە بەو نوعە ناکرێت کە مادەی هۆشبەر چێشیان
مەزبیت باشە. ناتوانێت نیشانە بکەین. ئێستا پەشیمانی هەر بەڕاستی تۆ چەند جارێک هەمان تاوانت ئەنجام داوە بێگومان و کاتا و توتە پەشیمان و دواتر هەر بە هەمان شێوە هەمان تاوانت ئەنجام داوە. زۆر پەشیمانم لە بەرەوەی بە تەواتی ئابڕۆم چوو. وە لە دەگەڵەوەشە من کچێکم خۆشەویست کچەکەش بۆی ئەو کارەوە وازی لێ نەمەویت ئەگەر منیش ڕازی بم پێ و باوکو برام نایهێڵن و کارەکەشم لە دەزام جارە. کچەکە ئەیزانی کە تۆ مادەی هۆشبەر بەکارێنی نێزانی ئەم جارە من کارەکەشم و هەم ئەو کچەش و هەم سومعی خۆشم لە دەزە بۆیە زۆر پەشیمان. تەنها خەمی سومعی خۆت و کارەکەت و کچەکەتە ئەی وجدانت ئەو غەدرانی کە لەو کەسانت کردووە؟ ئەویش هازارمەیە بە زیاتر خەمی وانی ترمە. بەڵێ ئوستازەمەی بەیەکەوە گوێمان لێ بوو وتەی یەکێک یەخوددان پێدانانی یەکێک لە سزادراوەکان بوو کە بە هاوکاری لەگەڵ دوانی تر بەڵام ئێمە دامپێدانانی دوودانەمان لە ئێستادا هەیە پێبینی و زەرفی ئەنجامدانی تاوانەکە و ئەمانە هەڵەگرین بۆ دواتر بەڵام عقی خۆیەتی سەرەتا بزانین یاسای سزادانی عێراقی سزاکانی تاوانی دزیکردنی چۆن دیاری کردووە. یەکێکە لەو تاوانانی کە زۆرترین مادەی لە خۆگرتووە بۆ حکمی ئەوەی کە شێوازی دزیکردن و جۆرەکانی تاوانی دزیکردن چەند شێوازێکی جیاوازە بووی بەپێی زەرف و چۆنیەتی تاوانەکە مادەکانی تایبەت کردووە. بە هەموو مادەکانەوە بە هەموویەوە سزاکانی چۆنە کەمترین سزای چەنە و زۆرترین سزای چەنە؟ دیارە ئەویش وەکو جەنابە باست دۆخەکانی دزی یان بار و حاڵەکانی دزیکردن لە شێواز و دۆخەکانی جیاوازە هەر لە سزای حەبسکردنەوە هەیەی کە لە 3 مانگەوە تا 5 ساڵ سزاکەیەتی هەر لە تا ئەچێتە 10 ساڵ 15 ساڵ هەندێک جار ئەچێتە سجنی مؤبد و هەندێک جاری کەش بەپی دۆخەکان ئەگاتە سێدارە هەندێک جاریش ئەگاتە سێدارە بەفعلی و هەندێک قەراری پێشووتری مەجلیسی قیادەی سەورەمان هەبوو کە ئێستا ئیشی پێ ناکرێت لە هەرێمی کوردستانە کە لە هەندێک بارا و لە دۆخی تایبەتە بە تایبەتی لەو کاتانەیە کە دۆخێکی ناهەموار هەبوو لە ڕووی اقتصادیەوە عێراقی پێتاتێتەکە ڕبوو لە ساڵی 90ەکاندا بۆیە سزاکەی تا لە سێدارەدانە ڕۆی باڵە دیارە یاخود ئەگەر هاتوو لە ئەنجامی ئەم تاوانی دزیکردنەوانێ ئازاری خەڵکێک یا بووە مایی مردنی کەسێک لە ئەنجامی ئیکراهکردن و فشارخستنە سەری یاخود بۆ مایی عجزی دائیمی تیادا دروست بوو ئەمانە هەموو کۆمەڵە دۆخ و بارودۆخن کە تایە بەپێی دۆخەکان سزاکی جۆراجۆرە بۆ نمونە ئەگەر کەسێک کەس خۆرترین سزایە و کەی سوکترین سزایە بۆ دزیکردن ئەگەر لە سوکترینیانەوە دەست پێ بکەین ئەگەر تەنها تاوانێکی دزیکردن کەسێک دزی بکە هەر خۆی بێ لە شوێنێکی لە ڕۆژا بێ و تەنها خۆی بێ و ماڵێک بەرێت ماڵی کەسێکی تربەرێ دابڕاکە هەرچەندێک بێ ئەو کاتە مادەی 446مان هەیە کە باسیەوە کە هەڵە تاوانی دزیکردن جگە لەو حاڵەتانی کە لە مادەکانی 439 تاوەکو مادەی 446 بازەکات لە 39 تا 45 ئەوە هەمووی بۆ بەپێی حاڵەکە سزای بۆ داناوە بۆ نە سزای سزنی موقت هەیە سزنی مؤبد هەیە 10 ساڵ هەیە 15 ساڵی هەیە بەو شێوازە سزنی مکاڵی موقت عادەتەن تا 15 ساڵ سزنی موقتە لە 5 ساڵەوە بۆ 15 ساڵ سزنی موقتە تا 3 مانگ بۆ 5 ساڵ ئەوە حەبسە لەم حاڵەتەیە تەنها ئەگەر هاتوو کەسێک بۆ نمونە لە بازاڕەیە لە جێگایەکی درا ماڵی کەسێشکەی برد بە شەوانە بوو بۆ ئیکراهی بەکارنهێنا سیلاحی پێ نەبوو واتە دۆخە زەرفە مشەدەدەکانی تیان نەبوو ئەوە لەم حاڵەتەیە سزاکەی سزایەکی حەبسکردنە بەڵام بە پێچەوانەوە ئەگەر هاتوو بۆ نمونە وەکو ئەم تاوانەی کە ئەم چیرۆکی کە پێشتر گوێمان لێ بوو بۆ نمونە 2 کەس زیاتر بە پلان دانان ئەچن دیارە جەریمەی تاوانی دزیکردن لە جەرایمی عەمدیەواتە ئەو جەریمەیە هەر خۆی مادەکەشەوە جەریمەیەکی عەمدیە ئەگەر کەسێک بە هەڵە ماڵی کەسێشکە دەست لێ بدا و بیبا بۆ خۆی بە هەڵەوە بزانێ ماڵی خۆیت یاخۆ ڕێگەی پێدراوە نێتی بوون بە خاوەنی زۆر کەم نین تاوانەکانی دزی بە ناعەمدی زۆر کەم کە نیەت و مەبەستیان نەبێت ئەو نابێت بە دزی وایە یاسایی و هەر بە تاوانی دزی ئەژمار ناکرێت ئەگەر کات و کەسێک عەمدی دیان واتە عنسوری عەمد ڕەگەزی عەمدی مەبەستداری ڕەگەزێک و ڕوکنێکی ئەساسیە لە بۆ ڕوکنە معنەویەکەی لە ڕووی یاساوەکەمە باسیەکەین ئەگەر لەم حاڵەتەوە ئەم چیرۆکەوە باسکەین 2 کەس
بە پلان ئەچن دوو کەس زیاتر بە پلان ئەچن و حامیلی حەملی سیلاحیان کردواتە بە چەکەوانێ جا چەکە دەمانچە بە یا کلاشینکۆڤێ بە ئاشکرا بێ کلاشینکۆفەکە یا بەنهێنی هەڵیان گرتە بێت کەسێشکە ئەبەن بۆ ئەیبەنە دەرەوەی شار یا بۆ جێگایشکە بە فشار و بە ئیکرا سیارەکەی لێ ئەسەنن ئەمە هەموو زەرفەکانی مشەددی تایە سزاکە سزایەکی قورسە تا 15 ساڵ ئەچێ سزای ئەم تاوانە. زۆر باشە ئوستاز ئێمە دامپێدانانی یەکێکی تر لە سزادراوەکانمان هەیە کە پێم وابێت بەپی ئەدامپێدانان و وتەکانی خۆی و هاوڕێکانیشی ئەمە تاوانباری سەرەکی دۆسیەکەی و پلانەکەی پێشتر داڕشتۆ با پێکەوە ئاگوێبیستی ئەویش بین و دواترە گەڕێنەوە سەر باسکردنە یاسایەکەی. باسی ڕووداوەکەمان بۆ بکەتەوە بۆچی ئەم کارەتان ئەنجامدا و چۆن ئەنجامتاندا؟ سەرەتا من و ئەحمەد و کامرانی هاوڕێم بڕیارمان نابچین بۆ سلێمانی پلاندا بنین بۆ ئەم کاریکە کردومانە بە بۆنێ باری دارایمانەوە کە باری دارایمان زۆر خراپ بوو پارەمان پێ نەبوو پیشەی من کاسب بوو من وەستای لە بغم باری داراییمان زۆر خراپ بوو چوین بۆ سلێمانی لە کافتریەک دانیشین بەیەکەوە نێرگەڵەمان کێشا قاوەمان خوارد و بەڕیارمان ناچین سارێک بتزین و بیفرۆشینەوە بە قازانج. باشە کێ بڕیارەکەیدا؟ هەمووی ئەڵێت قراری تۆ بووە ئەمە پلانەکە هەمووی هی تۆ بووە تۆ ڕۆڵی سەرەکیت هەبووە لەم تاوانەیە وایە؟ من پێشنیارم بۆ کردن ئەوانش پێ ڕازی بوون کەواتە پلانەکەمان بێکەوەدانەوە. چیتان کرد؟ دوای کە پلانەکەمان دانا وتم با دەمانچەیەکیشمان پێ بێ دنیا زاشتە تەلەفۆنم بۆ هاوڕێکم کرد دەماوتم دەمانچەیەکی علوجم بۆ بێنە دەمانچەیەکی علوجی بۆ هێنام پێمان بوو یان بە ئەحمەد. باشە ئەم دەمانچێت ئەسڵەن لە مێشکتا کە قەرارەدام دەمانچەیە بێنیت بۆچیت بوو ئەدویست بۆچی بەکاری بێنی ئەگەر ڕوبەڕووبوونەوەتان توش بێت قەرار بوو کە بیکوژی؟ وتم بە هەر پێمان بێنەوە کە هەر ڕوبەڕوومان بێتەوە ئێمە بەگرێ لە خۆمانکەین ئەو ئێمە نەکوژێتر برینارکردن بێشتێ بێ ئێمە نەجاتمان بێلی. باشە لەبەر ئەوە دەمانچەکە پێویستم بە کە ئیتر دوای ئەوەش سیارەکەمان بڕێرمانە تەکسیەک بەرین چکە هەر تەکسی لەگەڵمانایەت بۆ شوێنی دەرەوەی شار و بۆ دوور ئەو دوو هاوڕێکەم نرد وتم ئێوە بڕۆن بۆ شوێنی دیاریکراو کە تاوانەکە لێ ئەنجامەین منیش تەکسی بگرم و بێم بۆ ئەو شوێنە تر لە ڕێگا بووین ئەڕۆشتین ئەوان لە دوای ئێمە بوون نامەم بۆ ناردن کە پێشمانکەون و بچن بۆ شوێنی ڕووداوەکە. باشە پێش ئەوە چۆن ئەم تەکسیە هاتە بەردەمت چۆن ڕێککەوتن لەگەڵ تەکسیەکەیە کە ئەوزام درەنگ بووە شەو بووە لەگەڵی بچیتە دەرەوەی شار؟ بەڵێ دەستم لە تەکسی ڕاگرت خۆم شپەرزە کردبوو کە علاساس کاری زەڕورم هەیە لە دەرەوەی شار ئەبێ بمبەی ئەتراویش قەناعەتی کردوتی باشەوە بم بەسەر چاو بە 15,000 یعنی بۆ ئەو شوێنە 15,000 زۆر بۆ وتم قەینا مشکلم نییە 15,000ەکە ئەم ئیشی زەڕورم هەیە ئیتر بەوە ڕازی بوو لەگە کە بمبات. باشە یەکسەر ڕۆشتن لە ڕێگە هیچ گومان وشتیلا دروست نەبوو؟ لە ڕێگە هیچ گومان وشتی لا دروست نەبوو زۆر احتیاطی قسەمانە کرد و ئەڕۆشتین و بەس کە گومانی لا دروست بوو ئەو کە گەشتینە شوێنە دیاریکراوەکە شوێنی تاوانەکە. بۆچی گومانی لا دروست بوو؟ دوو هاوڕەکەمی بینی کە دەستی لێ ڕاگرتین دەستی لێ ڕاگرتی میژ وتم بۆستە ئەوانە خزمی خۆمن ڕەفیق من ڕاوەستەیتر گومانی لا دروست بوو بە زۆر میژ ڕامۆستانی کەوتم ئەوێ بۆستی تۆ. باشە هیچ ڕوبەڕووبوونەوە شتی نەکرد هەوڵی نەیە ڕاکا لە دەستت بڕوە؟ یەکەم جار هیچ ڕوبەڕووبوونەوەی نەبوو بەستمانەوە کردمانە سنووقی سیارەکەەوە ڕۆشتین. بۆ کوێ ڕۆشتن؟ بڕۆینەوە بۆ شوێنێکی تر بۆی کە ئەو فڕێ بین. ئەی بۆ لەوێ فڕێتان نەیە؟ وڵی بڵێم چی؟ ئەو کاتە ئێمە وا مێشکمان تاقبولی کرد کە لە شوێنێکی تر فڕێ بین. دواتر شوێنی ترتان دەست نەکەوت و گەڕاونەتەوە بۆ هەمان شوێن. بەڵێ بۆچی بڕیارتاندا کە لەو شوێنەیە بەجێ بێڵن و بڕۆن چۆن بوو کەوا مثلەن بڕارێکی ترتان نەدا؟ بڕارەکەی ترەوە بوو کە گەڕاینەوانێت داماننا لەوێ ئەو شوێنە لە هەمووی باشتر بوو چکە چۆڵەوانی بوو کەسی پێوە نەبوو تر لەوێ فڕێمان نەبەس کە بڵێم بۆ جاری دوم کە هاتینەوە ئیسمان دەری بێنین سنوقەکەمان کردەوە ئەو دەستی خۆی کردبووە چاقۆیەکی لە کامەران نا ئێتر کامەرانش سێ چوار بۆکسی پیا کێشا و دووبارە بەستمانەوە و فڕێمان نا ئەنجا بڵێم بە بەسراوی ئێمە بەجێمان هێشت. باشە دواتر چیتان کرد؟ ئەو کاتە هاوڕێکەم سیارەکەی ئەو هاوڕێ برینارەمی برد من و هاوڕێ برینارەکەشم بە یەکەوە ڕۆشتین
کە بچینەوە بۆ ماڵەوانێ بۆی چارەسەری برینارەکەی ئەو بکەین و دواتری سایارە و شتەکە بەرێن حەلیکەین. باشە دواتر چی بوو دوای ئەوە چیتان کرد؟ هیچ لە بازگە و شتا پرسیاریان لێ نەکردنەوە شەوە؟ ئەو شەوە هیچ بازگەیەکی شوێنە پرسیاری لێ نەکردین. ڕۆژی دوای ئەوەتر من سیارەم برد بۆ تعدیلچی و بۆ یاختی بۆی سیارەکە نەناسرێتەوە بە ئاسانی بۆمان بفرۆشرێ. دواتر کە سیارەکەم تەواو بوو هەموو شتێک ڕۆشتم بەرەو سلێمانی بۆی بیفرۆشم. لە بازگەکە داوای ئیجازەیان لێ کردم، ئیجازە و ساڵانەی ئۆتۆمبیلەکە. ئیجازەکەی خۆمم پێ نەبوو. ساڵانەی ئۆتۆمبیلەکەش قەلەق بووم نەمزانی پێمەیان هەیەتیان نا بە کابرام و تێی نییە وتی بڕۆ بۆ لەوە بۆستە لەو وەستانمی لە بازگەکە و هاو تەفتیشی سیارەکەی کرد چەکمەجەی سیارەکەی کردەوە مۆڵەتی شۆفێری خاوەنەکەی تیا بوو بەوەیە کە کەشف بووین کە ئەو سیارەی خۆم نییە و دەستگیر کرام. باشە چەندێکە تۆ لە ژوورەوەی؟ تقریبان ساڵێک زیاترە بێ و نابێ. شکەوتە 7 ساڵت ماوە. بەڵێ. باشە پێشتر سزا دراوی تاوانت دەنجام داوە؟ پێشتر یەکجار لەسەر ماتۆر دزین سزا دراوم دەستگیر کراوم. کێت لەگەڵا بوو لەوەیە؟ ئەو هاوڕێی کە ئەو دزێمان کرد بەیەکەوە. باشە لەژێر کاریگەری هیچ جۆر لە مادە بێهۆشکەرەکانە هەیت ئەوان ئەوە بزانم مادەی بێهۆشکەریان بەکارهێناوە و مەشروبیشیان خواردوەوە تۆش بە هەمان شێوە؟ بەڵێ منیش مادە بێهۆشکەرم بەکارهێناوە. باشە هیچ کاتێک لەسەرەوە دەستگیر نەکراوی؟ نا هیچ کاتێک لەسەرەوە دەستگیر نەکراوین. باشە پەشیمانی؟ بەڵێ زۆر پەشیمانم نابووە ئەو کارم کردایە. یەکەم جار ئەو هاوڕەکانم کەوتیان بە نەیکەین منوتم تازە هەرەیکەین ئیشمان بە پارێ و ئابیکەین و خۆچیە بێ و ئیتر ئێستا زۆر پەشیمانم نابووە بۆ هەنێک پارە ئەوام لە خۆم لە ژیانی خۆم کردایە و لە ژیانی ماڵ و مناڵەکەم کردایە. چەند مناڵەت هەیە؟ خێزانارم 2 مناڵیشم هەیە. ئێستا ئەوان لەکوێن؟ چۆنەتەوە ماڵی باشیان. ئەوان بە خێویانەکەن؟ بەڵێ. سەردان تەکەن؟ یعنی ماڵی باپیری مناڵەکان. مناڵەکان سەردان تەکەن؟ نەخێر سەردانم ناکەن. بۆ؟ دایکیان ڕێگریان لێگا کە بمبینێ بە بۆ نێوەیە ئەڵێ ئابڕوومان شۆ و حیامان شۆ تازە نەهاتون بۆ لە مناڵەکان. بارودۆخت لە ژوورەوە چۆنە؟ زۆر خراپە، زۆر ناخۆشە، زۆر بێتاقەتم، باری دەرونیم بە تەواوەتی تێک چووە. زۆر باشەوەی کە بینیمان یەکێکی تر لە سزادراوەکان بوون کە بەشێک لە دامپێدانانەکەی بوو بەڵام بۆ ئەم پرسەش وەکو لە سەرەتاوە باسم کرد گرنگە کە قسەی بەڕێوەبەرایەتی پۆلیسمان هەبێت و باسی ڕووداوەکانی دزیکردن بکات و باسی ئەو بکات کە چۆن ڕوبەڕووی ئەو باندانە هەروەها ئەو کەسانە ئەبنەوە کە بە تاوانی دزیکردن سکاڵیان لەسەر تۆمارەکرێت. شتێکی تر هەیە ئێستا بۆ نمونەم کەیسەی ئێمە 2 جاری ترجگە لەم تاوانی دزیکردنە 2 جاری تر هەیەە 3 جاری تریش لەسەر تاوانی دزیکردن دەستگیر کراوە و سکاڵا هەبووە بەڵام دواتر لێ خۆشببوون ڕێکەوتنی کۆمەڵایەتی هەبووە ئەمە بێگومان جەنابیشتان معلومە لەلاتان کە وا ئەکات ئیجراعاتی دادگاش سووک بێت کە کەسێک لێ خۆشببوون لە بەرامبەرەکەیەکە دادگاش سزایەکی کەمترە سەپێنێت بەسەریا دواتریان ئەمانە کەیسەکانیان دوای ئەوەی کە ساڵانێکی کەمی خۆت فترێکی کەم لە ژوورەوە بن کەیسەکانیان داخرێت دووبارە چنەوە سەر هەمان تاوانی دزیکردن. ئەم لێخۆشبوون و سڵح و تەنازولاتانات تا چەند وای کردووە کەوا دیاردەی دزیکردن بەردەوام هەر هەبێت و کەم نەبێتەوە بە شێوەیەکی بەرچاو. بەڕاستی ئەمە دوولایەنێ ینی لەلایەن کەسەکانەوە کە لە تۆمەتبارێک خۆشە بێ بەو نیەتەیە کە خەڵک ئێمە کۆمەڵایەتین و خەڵگە چێتە ماڵەکەی و ئەمە مەوزوعەکان باسەکرێ ڕەنگەویش تەنازولکە. ئەوەی کە باسیشە کرد سووکبوونی سزاکە لەلایەن دادگاوە دادگا ئەوێت دەرفەتێکی تر بابم تۆمەتبارە دادوەرە بە ڕێزەکە ئەیبینێت کە ئەم کوڕێکی گەنجە لە تەمەنی 40 ساڵیایە دەرفەتێکی هاتێک کە ژیان دەست پێ بکاتەوە بۆیە هەندێک جار لە دەرگاکان و سزاکان سووکن. بۆچی سووکن؟ بۆی کە دەرفەت با کە ئەم کەسە بێتەوە ناو کۆمەڵ و بەشک و لەم تاوانەواز بێنی و هەندێکیشان خاوەن خێزان بۆی خێزانەکانیشی یازە خێزانەکانی سزاکە دوای سڵح و تەنازولەکە. بەڵێ ئێخۆ کە سکاڵا کەسێک سکاڵایی لەسەر بوو لە سکاڵەکە تەنازولی هەبوو ڕەنگە عفوویەک بێت ئەوەی تەنازولی هەبێ بەربێ. ئێمە خەڵکمان گرتووە پێشینەی هەبوو نەک 3 جار 4 جاریش پێشینی هەبووە بەڵام چۆتەوە سەر تاوانی دزی. بەڵام ئەمە ئەوە ناگەێنێتتر لە هەموو تاوانێکە
بە سوچی ئیجراعاتی لەگەڵا بکە ئەوەی جارێک لێ خۆشببوونی هەبوو بەربوو تاوانێکی کردەوە ئەگەر ئەو حکومەی کەیراوە حکومەکە ساڵێکی بەسەران نەڕۆشت بێت تاوانێکی تر بکاتەوە ئەوەی کۆنیشی بۆ زیینەوە بێتەوە ینی سزاکان کە تۆ پێشینێتە بۆ بڕاستی قورسرە بێ باشە زۆر باشە کاک سەرکەوت وەکو وەزمموی جەنابتان ساڵانێکی زۆرە لە ناو ڕووداوەکانان بێگومان شارەزایی باشتان هەیە لەوەی کە کەیسەکان چۆنن و ئەنجامەکانیان چییە کەسێک ڕوبەڕووی ئەم جۆرە تاوانبارانە ئەبێتەوە یا خود ڕوبەڕووی تاوانی دزیکردن ئەبێتەوە هاوڵاتیەک هەر کەسێک چۆن مامەڵەیەکی دروست بکات بۆ ئەوەی بەکەمترین زیان لێ دەربچێت. ئێمە بە خەڵکیشمان وتووە کە کاتێک تۆ ئەگەڕێیتەوە ماڵەکەت هەستەکەی کە دەرگای مەتخەلەکەت شکاوە یا پەنجەرەیەکە شکاوە مەچۆ ژوورەوە پەیوەندی بە تیمەکانی بەڵگەی تاوانەوە بکە باهێزی پۆلیس بێ باهێزی ئاسایش بێ چونکە ئەوان مختصن بەو مۆزوعانە ڕەنگە تۆ دەست دەستی دەرگای مەتخەلەکە بەی تیمەکانی بەڵگەی تاوان نەتوان ئەو پەنجەی هەڵگرن یا هەڵیشی گرن و ئیسفادی نابێ چونکە بێ بە جێ پەنجەی دوو کەس ڕەنگە هەنێشت لە ماڵەکە بێ لە جێ پێڵاو و لە بابەتی تریکە تۆمەتبارەکە بەجێی هێشتووە ڕەنگە خوێن هەبێ ئێمە لە هەندێ ماڵە تۆمەتبارەکە کە چوو بۆ دزی دەستی بڕاوە خوێنەکەی لەسەر شتەکان بووە هەیە لایە بە یا هەیە دەستی لیا ئەشێوێ ئەو خوێنە هەڵە گیرێتەوە دوایتر گومان لە کەسێکە بوو DNA بۆ کرێ و ئەوانە هەمووی بەڵگەن و لەسەریە بێ بە ماڵ ئەگەر تەنانەت دانپێدانانیشی نەبێت. بێگومان ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمان ئەو کەسەی کە ئۆتۆمبیلەکەی لێدراوە واتە خاوەنی تاکسیەکە لەگەڵمانایە باسی یەکەم ساتی ڕووداوەکەمان بۆ کات کە چۆن ئەو ئۆتۆمبیلیان لێوەرگرتووەتەوە. کاکا سلااوت لێبێت سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت باسی سەرەتای ڕووداوەکەمان بۆ بکە چۆن هاتن ئەم ئۆتۆمبیلیان لە تۆ وەرگرت و چەند کەس بوون و سەرەتا چیان کرد؟ سێ کەس بوون من خۆم هەر شۆفێری تاکسیم شەوێکیان دەوروبەری سەعات نزیکی 9 بۆ 9 لەو دەورەیە بوو کەسێک دەستی لە ڕاگرتم وتی بم بە بۆ شوێنێک ناوی شوێنەکە نایڵێم بەڵام ئەوە بوو شوێنەکە کەمێک دوور بوو منیش ڕاستیەکەی دڵنیا نەبووم لەوەی کە بی بەم دوو دڵ بووم ئیتر پارێکی زۆرم پێ وتوانەوتم بەشکم بۆ پەشیمان بێتوانێ یای باشە ئی بەمونەشیە باشتر ئیترەوە بوو داوای 15,000 لێ کرد یەکسەر وتی بەسەر چاو سەرکەوت. باشە ببوورەیەک دەقات وەستێنم بۆچی دوو دڵ بووی لەوەی کە بیبیت گومانی چیت لا دروست بوو؟ وڵی لەبەروی شوێنەکە دوورە دەست و منتیقێکی چۆڵەوانی ئەوانە بوو لەبەرەوە زیاتر گومانم کردیانی ئیترەوە بوو لە ڕێگە ئەم پیاوە هەر تەلەفۆنی بۆ هاو بەرداوام چەند جارێک تەلەفۆنی بۆ هاو جوابینە ئەوە و خەریکی چات بوو ئەوش زیاتر تۆزێک دڵە ڕاوکی و ترسی لا دروست کردم ئیتر یەکەم جار مێشکم بۆ شتی باش نەڕۆی گومانم کردوانە دوایی خۆمە خۆتە خەڵەتێنێ وتم ناڕوان لاانێ ڕەنگە کەپڵی بەیان خێزانی بەیان شتێکی لەو بابەتە ئیتر کە نزیک بووینەوە لەو شوێنەی کە معاملەکەمان کرده بوو وتی خزمێکمان لەگەڵمانایە لە پێشمەوەیانەیە تۆزێک لە پێشمانەوەیە با سەرکەوێ لەگەڵمانایتر منیش وتم ناوەستم بۆ کەس ناوەستمەوانە داوای لە بردنەکەم ئیتروتی نعی بۆ وعدم پێیاوە و من پێم وتوە سەر تەخین لەگەڵ خۆمانە کەوای پێوتی پێشتروتت گومانێکی بچووکم هەبووە بەڵام کەوای پێوتی ترسای زانیت کە ئەمە فعلەن پلانێکەیە شتێک هەیە ئەی طبعاً چکەم یەکەم جار گومانی ئەوم کرد کە ئەمان داوای شوێنێکی دووری کردوم با بۆ شوێنێکی دوور دوایەوەش تەلەفۆنەکانی جواب نەئایەوە بە چات قسەیە کرد ئەجا دوای ئەوەش وتی کەسێک سەرەخەم طبعاً ترسەکە زیاتر بوو لای من باشە بۆ ئەو کاتی کە ترسایت کە ئەو گومانت لا دروست بوو خۆسوکان بەدەستی خۆت بوو بۆچی ئۆتۆمبیلەکەت نەگەڕایتە دواوە یان بۆچی هەوڵت نەیە هەر لەوێ ئەو کەسەدا بگریت وەڵاهی یەکەم جار ئەوە بوو کردم بە دەمە بۆڵە لەگەڵ ینی ویسم دایگرم پەشیمان بوومەوانێ وتم کاکە دابەزە و پارۆشتیشم لێ ناوێت بەڵام بەزەوەیە لە کۆڵم بەرەوانەی ترەوە بوو کردی بە دەنگەدەنگ لەگەڵما بە زۆر دایگرتم لە تەکسیەکە بە زۆر دایکردم لە تەکسیەکە ئیتر تۆزێک لە یەکمان نالەوێ شەڕ بوو بە شەڕمان شەڕی دەسەویە خەوشتمان کرد و لە یەکمان ناو ئیتر
دوای تۆزێک ئەو کەسانی کە باسی کرد ئەوانەی کەوتی سەرەکەون لەگەڵما هاتن تر بە هەمویان لیان نامەوان وەرچۆنێک بێ دەستوشتیان بەستمەوە و سیان مەناو سنووقی سیارەکەی خۆمەوە ئیتر منیش لە ناو سنووقی سیارەکەمە سەرچەفێکم ڕاخستە بوو لە بەری سنووقی سیارەکەم پیس نەبێتم نەفەر شتە خاتە ناوانە لە ژێرە و سەرچەفای من چاقۆیەکم دانابوو هەر بۆ احتیاتی خۆم کەی داد نابوو ئەو ڕۆژەیان هەمیشە لەویا نانا هەر بۆ احتیاتی خۆم هەموو کاتدام نابوو ئەوانە ئیتر هەرچۆنە بێت بە قاچم چاقۆکەم گیانە دەستمەوانە و هەرچۆنە بوو دەستم کردوانێ و ئیترۆ بوو گەشتە شوێنێک وەستان نازانم شوێنەکە باش ئین نەبوو سنووقی سارەکەیان کردوانێ و یەکسەر چاقۆمان لە یەکێکیان چاقۆمان لە یەکێکیان و ئیتر بوو بە شەڕمانوانە دیسان لەگەڵ دوانەکەی کەیە زۆریان لەیام و لەوێ بەجیان هێشتم و ئیچیان سیارەکەی منی برد دوانیان سوار سیارەکەی خۆیان بوون و ڕۆشتم باشە دواتر بێگومان ئەگەڕێنە وڵات پرسیاری ترمان هەیە کە لە بەڕێستی بکەین ئوستاس باسی زڕفەکانی ئەنجامدانی تاوانی دزیکردنمان کرد باسی ئەوەت بۆ کردین کە لەم حاڵەتانەیە کەمترین سزا ئەدرێن مایەوە سەر ئەوەی کە باسی ئەوە بکەین لە چی حاڵەتێکە زۆرترین سزا ئەدرێن لەگەڵ کاکسەرکەوت باسی ئەوەمان کرد کە ئەم کەیسەی ئێمە ئەم سزادراوانە چەند تاوانێکی تریان ئەنجام داوە ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بێگومان چەند تاوانێکی تر واتە پێشینەیان هەیە ئەمە تا چەند پێشینە کاریگەری لەسەر دادگا و بڕیاری دادوەر ئەبێت بۆ بڕاردان لەسەر نەوعێت و کەمیەتی ئەو سزایی کە ئیسەپێنێت بەسەریانە بەدڵنیاییەوە کاریگەری خۆی هەیە بە پێی دەقە یاساییەکان ئەگەر لەم ڕووداوەوە سیرکن لەم چیرۆکەوە سیرکن ئەمە زەرفەکانی تەشدیدی بە تەواوەتی تایە چەند کەسێ پلاندانێن وەکو وتمان بە سیارە و پێش وەختە ئامادەکاریان بۆ کردو و سیلاحیان لەوانەیە پێبوو یاخود ئالەتی چەقۆشتیان پێ بووە و شەو بووە و کەسێکی مەسەلەن خەریکی کەسە بە ژیانی خۆیەت و بەخێوکردنی ماڵ و ناڵە ئەیباد بۆ شوێنێکی دوورە دەست بۆ مەناتقی نائی پێوتە لە ڕووی یاساییەوە ئەو شوێنانی کە دوورە دەستن و ئەوانە بۆ شوێنی چۆڵەوانی ئەبا لەویایە سارەکەی لێ ئەسەنێ و بە ئیکراه و با بڵێن بە فشار ئەمە بە دڵنیاییەوە سزاکەی بەلایانی کەمەوە طبعاً ئەوانە وردەکاریەکەن لە ڕووی دادوەریەوانە زیاتر لە قەزایە دادگا هەموو لایەنەکان لێک ئەداتەوە ئێمە ئەگەر بە تەواوەتی کەیسەکە لابێت توانێت بتوانین بە دقیقی مادە یاسایەکە دیاریکەن بەڵام بەلایانی کەوەگە سزاکە بڵێن تا 15 ساڵ سزای ئەم جۆرە تاوانە ئەڕوا و لە هەمان کاتە ئەگەر ئەمان 8 ساڵ سزایان بۆ دانراوە ساڵێکیان ڕۆشت و 7 ساڵیان بەڵێ طبعاً وەکو مادەی یاسایی مادەکە بۆ نمونە ئەڵێ تا 15 ساڵ زیاتر نەبێ ئەو ماوە ئەهێڵرێتەوە لە 5 ساڵ بۆ 15 ساڵ ئەو ماوە ئەهێڵێتەوە بۆ سوڵتەی قازی دیارە دادوەرە بە ڕێزەکانیش بەپێی ئەو دۆخ و زروفەی کە جار تاوانەکەی تیاکراوە بەپێی تەمەنی کەسەکان بەپێی دۆخی کەسەکان بەپێی جیاوازی بەشداریان لە تاوانەکە ئەوە بۆ شێوەیە طبعاً سزاکە هینە ئەکات تهدیدی سزاکە ئەکات بەڵام زۆر جار وەکو پێشتریش وتەبێژی پرسیاری ئەوشم لە کاک سەرکەوت کرد سڵح لێ خۆشببوونی کۆمەڵایەتی ئەمە ئەڵێن ئەم کەیسە کە من ئەم کەیسەم بینی و گوێمان لەدان پیادانانەکان بوو ئەڵێ چەند جارێکی تریش ئێمە هەمان تاوانمان ئەنجام داوە دواتر گوێمان لێ بێت بە تەفاسیلی ئەڵێ بەڵام لە تاوانەکانی ترا لەبەرەوەی سڵحمان بۆ کراوە و تەنازولی تیا بووە کەمتر سزایان بەرکەوت و ئاهاچی کردووە دووبارە هەمان تاوانیان و بە هەمان گروپ ئەنجام داوە بەداخەوە ئەم لێ خۆشببوونە ئەگەرچی لە بنەڕەتە ئامانجێکی لە ڕووی یاسایی و ئامانجێکی کۆمەڵایەتی و ئینسانی لە پشتەوە لێ خۆشببوون مەبدەئێکی دینیە کە لێ خۆشببوون چەند شتێکی باشە بەڵام زۆر جار ئەگە بە دروست مامەڵی لەگەڵا نەکرێ ئەبێتە مایی ئەوەی کە خەڵک ڕابێ لەسەر تاوان و پشتی لێ بکاتەوە و چاوسور بێتکردن یەکێکە لەو جۆرە جەریمانی کە ئینسان زۆر جار ئەوترێت لە ڕووی یاساییەوە بە تاوانی مخلەبی شەڕەف دیانکرا یعنی بەو تاوانەی کە بە مجریم ئەبێ بە مجریم و لە هەمان کاتاڵێ تاوانی مخلەبی شەڕەفە یعنی ئابروبەرە دیارە تاوانی مخلەبی شەڕەفی شوێنە ئاساری خۆی هەیە بۆ دانەمەزان تەنانە کەسێک لەم تاوانانەیە بێشێک لەم تاوانە مخلەبی شەڕەفانە سزا بدرێ ناتوانێت لە هیچ دام و دەستگایەکی حکومیە سبینێ پۆست وەرگێ یاخود بچێتە هیچ پۆلیپەلە و پاوە پۆست و وەزیفەیەکەوانە وەزیفەیەکی گشتیەوە لەبەر ئەوە
تەنانەت هەندێک لە کۆمپانە و شوێنەکانی کەش کە تحقیقەکەن لە سیVی و سیرەی ئەو کەسانی کە بەشداری ئەچن لەوێ کارەکەن زان ئامی کەسە پێشتر تاوانی کردووەوە تاوانەکەی چی بە جۆرە بۆیە بەڵام ئەگەر بێنەوە سەر پرسیارەکەی جەنابەت بە فعلی لە ڕووی یاساییەوە لە ڕووی دادوەریەوە زیاتر بڵێن تا ڕادەیەک دادگا ڕەچاوی ئەکا ئەگەرچی بە ڕووی عرفی قەزایی ئەوانێ و تەبلیغاتی قەزا ئەگەرچی بە دەقی یاسایی ئەوە نەهاتووە ئەگەر کەسێک لە تاوانبار خۆش بوو سزاکەی بۆ تەخفیف کرێ واتە دەقی یاسایی لەسەر نییە بەپی یاسا کەسێک کە تاوان سزاکە تاوانی نزیکردنی کرد یاخود کوشتن ئەم تاوانانە بە هەر جۆرە لە جۆرەکان ئەگەر سکاڵاکار لێشی خۆش بێ ئەوە تەسیر ناکاتە سەر گۆڕینی مادەکە مادام مادەکە یاساییەکە ناگۆڕێ بە پێی دۆخی بەپی ظروفی تاوانەکە دادوەر سزاکی بۆ دیارەکە بەڵام کاتێک کە لێ خۆشبوون ئەبێ لە ڕووی عرفی قەزایەوە بۆ جۆرەیەکە تا ڕادەیەک بە نەزەری ئەعتیبار وەرئەگیرێ دیارە ئەو کەسە جۆرە لە جۆرەکان لە ڕووی کۆمەڵایەتیوانە مافی خۆی وەرگرتووەتەوانێ و بە ئاشتەوایی کۆمەڵایەتی کراوە بۆ دادگاش بە چاوی ئاعتیبارەوە سەیری ئەو ئەکە ئەگەرچی دەقی یاساییش نییە بەڵام بەداخەوە کە ئەم لێ خۆشببوونانە کە ئێمە بۆتە هۆی ئەوەی کە خەڵکی بە جۆرە لە جۆرەکان تاوانبارەکان ئەم تاوانان چەندبارە بکەنەوە ئەوە زاد جار لە جارێک دوو جار سێ جار ئەگەر بێت و سڵحیان بۆ نەکرێ یەکەم جار سزای قورس بدرێن و سزای ئەو تاوانەی کردویانە بەسەری بەرن لە چاکسازیەکانە بە دڵنیاییەوە جاری دوم دروست نابێتەوە لەبەر ئەوە بە خۆداچوونەوەی بۆ دروستە بێ بۆیە ئەبینین و بەنسبەت پرسیارەکەی تریشتەوە کە ئایا فعلەن پێشینەی تاوانی کاریگەری هەیە بە دڵنیاییەوە ئەگەڕینەوە سەرەوە سبقی تاوانی واتە پێشینەی تاوانی ئەوە کاریگەری خۆی هەیە ئەبێتە هۆکارێک بۆی کە زۆر جار دادگا بە بەچوی بەزەیەوە سەیری ئەو تاوانبارە نەکات بۆ ئەوەی سزاکەی بۆ کەم کاتەوە زۆر باشە ئوستاز ئەمە جگە لەوەی کە باسی ئەو زەڵفانی ترمان کە شەو بۆ شەو ئەوانەکە شەو بووە و بۆ شوێنێکی دوور بۆ لە ئێستاە کامێرای چاودێری هەیە زۆر جار ئەم جەریمانە ئەگەر لە شوێنی ناوەندی شار و لە شوێنەکانی ترابێت ئاسانکاری بەردەست ئەبێت بۆ ئەوەی کە زوو تۆمەتباران دەستگیر بکرێن و زوو دەستیان پێ بگات بەڵام ئەمە شەو بووە و بە فعلی دیارە پێشتر پلان بۆ داڕژراوە بۆ بووی کە شەو بێت بەڵام دواتر ئەگەڕێنەوە سەر وەڵامی ئەمە سەبارەت بە ئامارەکانی دزیکردن لەم ساڵدا ئەگەڕێنەوە لای وەڵامی کاک سەرکەوت ئەحمەد و تەبێژی پۆلیسی پارێزگای سلێمانی بابزانین لە ئێستای ئامارەکانی دزیکردن بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی چۆنن و لە چی ئاستیەکان ئەگەر پێمان بڵێ ڕووداوەکانی دزیکردن لەم ساڵدا بەراورد بە پار ساڵ یاخود بە ساڵانی پێشوو بە شێوەیەکی گشتی بە تایبەت لە پارێزگای سلێمانی و دەوروبەری لە چی ئاستێکایە توانم بڵێم کە ساڵی پارێمە ئامارێکمان ڕاگەیان کە ئامارەکە هی کۆتایی ساڵ بوو بەڵام بەداخۆم ساڵ ئێستا لە مانگی 12 چواری 12 ئەم چەند ڕۆژەماوە بووی ئامارەکانی ئەم ساڵیش بێتە سەر ئەم ساڵ و ئەو کاتە ئەعلانیکەین یا بەراورد دێ بکەین لەناو بابەتەکانی تاوان نابزانین چ تاوانێک زیایی کردو هەموو ساڵێکی ژەومان کردو و کۆنگرەمان کردو بۆ دەستگا ڕسمیەکانی ئەعلانمان کرد بەڵام ئەم ساڵ ئامارێکی دقیقمانلا نییە بەڵام بەپێی ئەو داتا و زانیارانەی کە گەشتۆتە دەستمان ڕێژەی دزیکردن لە شاری سلێمانیا بە سەرجەم بابەتەکانیەوە کەمترن لە ساڵی پار باشە هۆکاری کەمبوونەوەی دزیکردن بۆچی ئەگەڕێتەوە کوڕایی ئێستا ساڵانی پێشوو بابەتەکانی دزیکردن زۆر بوون بەڕاستی ئێستا ئەتوانم بڵم سلێمانی هەموو کوچە و کۆڵانەکانی بە کامێرەی چاودێری دابین کراوە گەڕەکەەکانیش کامێرەی چاودێری تایە لەگەڵیشا خەڵک ئاستی و شاری بەرز بۆتەوە ڕاستی دەست نابا بۆی کە بچێتە سەر ماڵی دزی بکایە گەشتوە تێگەشتۆلەوەی کە هەر کەشفە بێ دۆزرێتەوە لەلایەن ئێمە ئاسایشەوە دەستگیرەکەی و دوای تووشی سزای یاساییە بێتەوە کە من ئەوانەی کە ئێستا خەریکی تاوانی دزین ساڵانی پێشوو چەنەها کەسە بۆکو باند کاریانەکە لە دزیە بەڵام ئێستا و باندانە ئەتوانم بڵێم هەر نەماون ئەوەی کە هەیە هەنێن تاوانی بچووک و دزینی مۆبایل و یا دزینی ماتۆڕە و بابەتان باشە بەپێی بەرچاوڕوونیە کە ئەم تاوانانی ڕاستە کۆتا ئامارتان لە بەردەسانیە بەڵام ئەوەی کە لە بەردەستدایە زۆرترین ڕووداوی دزیکردن چی جۆرە دزیکردنێک بووە؟ ئەوانەی کە ئێستا تۆمارەکەێن بەڕاستی دزینی مۆبایلمان زۆرە
دزینی ماتۆرسکیلمان زۆرە چونکە ئەمانە بەڕاستی بە ئاسانیە برێن کەسێک ماتۆڕیشی پێ لە کۆڵانێکا دایانێ کەسێکی تر یا گەنجێکی تر حەزی لە خوڕنیێتی یا نێتیەوەیە بیتزێ و بیفرۆشە پارچەکانی فرۆشە و سەهلیشە چونکە ئەوانیش هەندێکیان بێڕەقە من هیچ سەرەتایشان نییە لەبەرەوە دزینی ماتۆر ڕێژەیەکی زۆری هەیە. باشە ئەو کەسانەی کە دەستگیر کراون لەسەر تاوانی دزیکردن بە شێوەیەکی گشتی زۆرترینیان لە چی تەمەنەکان؟ وڵی ئەوانەی کە من لە 16 ساڵی و ئێمە خەڵکمان دەستگیر کردو لەسەر تاوانی دزی هەتا گاتە 50 ساڵی. ڕێژەی مناڵ چۆنە لەم نێوەندەیە کاکسان؟ مناڵ هەندێک بابەتی ئێمە کە ئەمبینی نەوجوانن ئەوەی کە بابەتەکان قورس نەبێ بەڕاستی هەندێکیان کەسەکان هەر نایکەن بە سکاڵا بەڵام ئەگەر شتەکە گەورە بێ و تاوانەکە کەسێکی تری تیاابێ یا کەسێکی تر پێی کردوێ و کاتە ناچار ئەبێت دۆسیە بکرێتەوە و ئیجراعاتی قانونی بکرێت. زۆر باشە. ڕەگەزی مێ لەو ڕێژەیە چەندیان بەرکەوتووە؟ ڕەگەزیمی ئێمە هەمانە بەڕاستی هەندێکیان خەڵکی شاری سلێمانین ئەوانن کە هێنە ناو شاری سلێمانی و ڕەگەزەکانی ترن باەک ڕگەز تەحدید نەکەین بڵین لەو ڕەگەزن ئەوانە یەنە ناو بازارەوە جیفان بڕینی ئافرەتیان هەیە لە دوکانی زەرگەرەکان دزیەکەن لەگەڵ هەندێک شۆفێرا سەرەکەون پاروشتیان لێ دزن ئەم بابەتانەمان هەیە بەڵام ئەو داتا و ئامارانەکە ئێمە کردومانە لە سەریان ئەو زانیانێنی کە کۆمان کردوتە لە سەریان ئەمانە خەڵکی شاری سلێمانین و خەڵکی دەروی شاری سلێمانی. باشە ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیس و بنکەکانتان لە هەر شوێنێک یەکەم جار کە سکاڵایەک لەسەر دزیکردنی یەتەلایی و پەیوەندیتان پێوە ئەکەن و سکاڵا تۆمارەکرێت ڕێوشوێنەکان چین و چۆن چۆنی ڕێوشوێنەگرنەبەر بۆ بەدواداچوون بۆ کەیسان و دەستگیرکردنی تۆمەتبارەکان. دیارە تیمی لێکۆڵینەوە هەیە لە هەموو بنکەیەکە هەست تاوانێک بگرنێت دزی ئەو کەسە کە پەیوەندی بە بنکەی پۆلیسەوە کرد دیارە پۆلیس هەڵەسن بە کەش و هێڵکاری شوێنی ڕووداوەکە کە تیمەکانی بەڵگەی تاوانێکن جا خازەگەر تاوانەکە دزی بێ بۆ هەڵگرتنەوەی جێپەنجە و هەندێک بابەتی لە مەسرحی جەریمات جێ ئەمێنی ئەمانە کۆکرێتەوە دواتریش وەک پێم وتی ئێستا لەم ساڵانەی کە سلێمانی بە کامێرە تەنراوە ئیسینا دەکەین سەر و کامێرانی کە لە گەڕەکەکان و لە ماڵەکان و لە شوێنە گشتەکانە دانراوە بەڕاستی ئێمە لە 100 سوودمان لەو کامێرە چاودێریانە بینیوە بۆ هەموو تاوانەکان نەگەر تاوانی دزیش. زۆر باشە ئوستازەمە بە نمونە پارێزگای سلێمانیم لەگەڵ کاک سەرکەوتا هێنایە بەڵام بە شێوەیەکی گشتی لە دادگاکانە کەیسەکانی دزیکردن چۆنن لە چی ئاستیەکان بەراورد بە ساڵانی پێشوو دواترە گەڕێمەوە سەر و پرسیاری کە پێشتر باسی زەرفەکەمان کرد. ئێمە وەکو پارێزە لە دادگاکانە کە ئەبینین بە دڵنیاییەوە یەکێک لە تاوانانی کە بەرچاوەکەوێ کە دیارە تاوانی دزیکردنە بەس ئەگەر بمانێت بە دقیقی بە وەکو ئەحساییە بڵێنش ئایا ڕێژەکە زیای کردووە کەمی کردووە چۆن چ جۆرێکی زۆرە جۆرێکی کەمە و ئایا لەلایەن چێوە و ڕەگەزی نێرە یا ڕەگەزی مێ زیاتر ئەیکە ئەمانە پێویستی بە ئەحسایشی وەرهەیە و ئەخساساتی با بڵین لایەنە ئەوانەی کە ئەحساءەکەن و دادگاکان و ڕئاسە ئیسێنافەکان ئەتوانن بەڵام بە فعلی ئەوەی کە بەرچاوەکوێ لە لای ئێمەیە لە دۆخە قەیراناویەکانە لە دۆخی ئابووری خراپە لەو کاتانی کە خەڵک دۆخی بەرەو بابڵین خراپی ئەچێ یەکێک لە هۆکارەکانی دزیکردن بریتە لە دۆخی ئابووری لاوازی دۆخی ئابووری و خراپی دۆخی ئابووری هاوڵاتیەکان یەکێک لە هۆکارەکان خڵچێک هەبووە کە بە هۆکاری ئەوەی کە دۆخی ئابووری خراپ بۆ دزی کردووە من کەیس هەبووە یعنی چیرۆکێک هەبوو بەڕاستی زۆر کاریگەری هەبوو لە سەرمان ئەگەر بوار هەبێ باسیکەین یەکێک لەو چیرۆکانی کە خۆم بە واقعی بینیم لە دادگاکانە کە دواتر ئەنجامێکی زۆر ناخۆشی دەکەوتەوە هاوڵاتیەک بوو خەڵکی یەکێک لە پارچەکانی تری کوردستان بوو لە پارچەکانی تر بوو هاتوو بۆ سلێمانی لێرە هاوسەرێکی هەبوو دۆخی ئابووریان زۆر خراپ بوو کە دوایی بۆمان دەرکەوت هاوسەرەکەی حامی لە بوسکی هەبوو پێویستی بە عیلاج و چارەسەر و دکتۆر و ئەوانە هەبوو نەیتوانی بوو کە بچێ وەکو پێویست و ئیشێکی وەکو پێویستی نەبوو بۆیە ڕۆژێک عین تووشی دۆخێک بوو کە مۆبایلێکی دزی بوو لە یەکێک لە دوکانەکانە ئەمە سکاڵای لەسەر کرا و گیرا دوایی پێش ئەوەی دەستگیریش کرێ خۆی پەشیمان بوو لە دزەکە و ویست بووی با بڵێن مۆبایلەکە بگەڕێنێتەوە بەڵام ئیتر ئیجراعات دەستی پێکردی بوو بەڵام نەگیرا بوو پێش ئەوەی بگیرە پەشیمان بوو بەڵام دوای ئەوە دەستگیر کرا ئەم ڕووداوە هاتە ناو دادگاکانەوە و کە هۆکارەکەی لێکۆڵینەوەمان لێ کرد بە فعلی دۆخی ئابووری بوو بەداخەوە ئەگەر چی سکاڵاکاریش لە سزاکەی لە تاوانەکە خۆش و لە سکاڵاکە خۆش بوو کە بەرامبەری کرابوو دوایی
سزایەک درا سزای ساڵێک زیندانیکردن درام هاوڵاتیە ئەم سزایە بۆ مای ئەوەی کە لە دەرەنجامە خێزانەکەی بورایەوە تووشی نەخۆشی بوو ساڵێک لە ژوورەوە بوو ئەم کەسە ئیتر بە ئەنجام جیابوونەوە ڕوویدا لە نێوانیان دوای دزیکردن ئوستاز ینی ئەم خێزانی هەڵوەشاندەوە خێزانی لێ دروستە بێ ئەم سزادراوەی ئێمە باسیەوەی کروتی من کەسێک خۆشەویستێکم هەبووە بەهۆی ئەم کەیسەوە لێم جیابەوەتەوە جگەلەوەی کە خۆی لە ژوورەوەیە جگەلەوەی کە باسی لەوە کرد کە من جارێکی تر ڕووی خەڵکم نییە هاوکات خۆشەویستەکەشم لێم جیابەوەتەوە باسی ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە مەمنونە بم باسی ئەوەمان کرد کە شێوازی دزیکردن لە ئێستاە ئەگەر لە دەرەوەی ئەم بکۆم کەیسەی ئێمە لە دەرەوەی شار بوو بە شەو بوو دوور بۆ لە کامێرەکانی چاودێریەوە ئەمە تا چەند کاریگەری لەسەر قرسکردنی سزاکەیە بێت بەدڵنیاییەوە کاریگەری خۆی هەیە وەکو هەر ئەوەی کە لە دەرەوەی شار بووە و لە منتیقەیەکی نادیار بووە و بە شەوا بووە دوو کە زیاتر هەستاوم بە تەکسیشیان با بڵێن جۆرە لە جۆرەکان بە فێڵ بردویانەتە بە فێڵیش بردویانەتە دەرەوەی شار ئەوە فێڵکردنەکەشی تیاوە بردویانەتە دەرەوەی شار و دزیان کردووە ئەمە بەلانی کەمە وەکو مادەی یاسایی سزاکەی تاکو 15 ساڵ ئەڕوا بەس ئیتر آخر دواتر دادگا بە پێی دۆخەکان تا چەند سزای ئەدا 8 ساڵ ئەدا 10 ساڵ ئەدا دادگا ئەو سزا باڵایە جێبەجێ ناکە بەڵکو کەمتر ڕەچاکە بۆی ئەو کەسە جارشکە بتوانێت زۆر باشە کاک ئامانجەگەڕێنەوە لای خاوەن تاکسێکە سکاڵەکارەکە ئێستا جەنابتان ئامادەن لەم تاوانبارانە خۆش بن یاخود بەردەوامە بن لە سکاڵاکەتان لە کاتێکە ئەوان ئێستا حکم و سزای خۆیان وەرگرتووە نا بەتەئکید لیان خۆش نابن قەت ئەبێ سزای خۆیان وەربگرن زۆر باشە دەست خۆش سپاس بۆ تۆ سپاس بۆ عوسمان شێخ سەدیق پارێزەری ڕاوێژکار سپاس بۆ سەرکەوت ئەحمەد و تەبێژی پۆلیسی پارێزگای سلێمانی سپاس بۆ ئێوەش